وتراو وەرزش هەمیشە پەیامی ئاشتیە، بەڵام زۆر جار لە چوارچێوی وەرزشەکاندا ئەم بابەتە پشتگوێ خراوە و لە تۆپی پێشدا چەندین یاریزان نمونەی شەڕانگێزین. یەکێک لەو یاریزانانەش کلیپەر پیپیە کە ئێستاش لە یاریکردن بەردەوامە. ئەم یاریزانە لە سەردەمی یاریکردنی بۆ ریال مەدرید هەمیشە شێوازێکی توندی هەبوو لە ڕوبەڕوونەوەی بەرامبەردا. دیمەنی لێدانی لەونەل میسی لەلایەن ئەم بەرگری کارەوە هەمیشە لە هزری هاندەراندا دەمێنێتەوە. یەکێکی تر لە یاریزانەکان ڤینی جۆنزە کە وەک بەرگریکار یاری دەکرد و هەندێک جار بەهۆی شێواز یاریکردنی کە شەڕانگێز و ترسناک بووە ناوبانگی دەرکردبوو. با دڵنیاییەوە دەتوانین بڵێن کە پۆل گاسکۆین کە سەرڕایەوەی بە یاریزانێکی سەرشێت ناوی دەرکردبوو لەم بەرگری کارە دەترسا. لە لیستەکەدا نابێت ناوی یاریزانێک لەبیر بکرێ کاویش جینارۆ گاتوسۆیە. گاتوسۆ بە یەکێک لە تند و تیژترین یاریزانەکانی مێژووی تۆپی پێ دێتەوە بیری هاندەران با شێوازی تند و تیژی و شەڕانگێزیەتی لە یاریگادا. ئەم یاریزانەی پێشووی میلان چەندین جار بەهۆی تند و تیژیەوە لە یاریگادا سزا درراوە. بەناوبانگترین شەڕیشی لەگەڵ جۆ جۆردنی یاریدەدەری ڕاهێنەری تۆتنهام بوو لە ساڵی 2011 کە بەهۆیەوە جینارۆ بۆ 4 یاری سەر کرا. مارکۆ ماتێرازی بەرگریکاری پێشوە بژاردە ئیتاڵیا و ئینتەر میلان یەکێک لە باشترین بەرگریکارەکانی مێژووی وڵاتەکەی. ئەوەی ماتێرازی پێدەناسرایەوە بوو هەمیشە تند و تیژ بووە و یاریزانانی بەرامبەری تووڕە دەکرد بە ڕەفتارەکانی. گەورەترین نمونەش ڕوبەڕبوونەوەی بوو لەگەڵ زیدان لە یاری کۆتایی مۆندیالی 2006. نایجل دیۆنگ یەکێکی ترە لەو یاریزانە توندڕەوەکان. گەورەترین دیمەنی یاریزانەکەش لە جامی جیهانی 2010 بوو کاتێک بە توندی لێدانێک لە سنگی چابی ئەلۆنسۆ یاریزانی هەڵبژاردەی ئیسپانیا دەدا. یەکێکیش لەو یاریزانانەی هەمیشە خۆی ویستوێتی ترسناک دەرکەوێت سکۆت براونی سکۆتلەندیە. ئەم یاریزانە لا چاو پێکەوتنێکدا دانی بۆدانە هەمیشە سەری دەتاشی لە پێناوەوەی سامناک دەرکەوێت و زۆر یاریزانی تریش هەن دەکرێت لەم لیستەدا هەبن. دیارترینیشان ڕۆیکین و سێرژۆ رامۆس و ئۆلیڤەر کان و تۆنی ئادامز و ئێدگار داڤیز و یابستان بوو لەگەڵ چەندین ناوی تر بە درێژایی مێژووی تۆپی پێ.